راپۆرتەکانی دیسان خۆی ئامادەیە کرد تا ساتی تیرۆر کاوەی ئازادی خواست لە نیسانی ساڵی 2012دا بوو بە پامی خانەوادەکەمان بەردەوامیدانە بە ڕێبازی شەیدی قەڵەمکاوە گرمانی ئەلبەتە ڕێبازەکەی خۆی ئەبینێتەوە لەوەی کە هەمیشە دژایەتی گەندەڵی و دزی و جێردەیەن بەسەڵاتە بکەین. داواکاریمانەوەیە لە ڕۆژنامەنووسان هەرچیەکەکەن چەند ئەتوانن قەڵەمەکانیان نەفرۆشن لەبەرەوەی ئەگەر کۆچی دواییشیان کرد بۆی هەمومان بەداغ بین بۆی بە هیوای سەربەدەسەڵات نەبن بە هیوای ڕۆژنامەنووسان ئەنی کارێک بکەن هەمومان شانازیان پێوە بکەین. ئەمساڵ بۆ ئەمساڵ خەڵاتی کاوەگەرمانیمان دابەش نەکردووە بە باشمان زانانی ئەمساڵ دابەشی نەکەین. وەدەڵ شکاوی دەڕۆ بە خۆمان و بدینەکان